بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام ورحمتي خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، لە تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەوە لە ئێوەی بەڕێزەکەین، ئایا بۆچی دەرگای مزگەوتەکان بەڕووی نوێژخوێناندا دادەخرێن؟ پرسیارەکەمان بەم شێوەیە: بۆچی دەرگای مزگەوت بەڕووی نوێژخوێناندا دائەخرێت بەبێ ئەوەی حساب بۆ هەستی مسلمانان و نوێژخوێنان بکرێ بە شێوەیەکی گشتی. لێرە و لەوێ ئەبینین زۆر شوێن کراوەیە، بە نمونەی مۆڵ و بازاڕ و کافتریاکان و شوێنە گشتیەکان و تەنانەت فەرمانگە حکوومیەکان و بە تایبەت فەرمانگەی بۆ نمونە باج و ئاو و کارەبا و مرور و هاتوچۆ و ئەو شوێنانەی کە داهاتیان هەیە عادەتەن قەرباڵقەیەکی زۆری تیا هەیە و خەڵک بە لێشاو ڕووی تێئەکا، هەر پارە بداتە حکوومەتی تر کێشەی نییە ئەو شوێنەدا ناخا، بەڵام مزگەوت بەهۆی ئەوەی کە خەڵکێک ڕوو لە مزگەوتەکانە نێبۆی نوێژی جەماعەت ئەنجام بدا یاخود نوێژی فەرزەکان، ئەبینین مزگەوت بەڕووی نوێژخوێنانە دائەخا بە بیانووی کۆرۆنا. ئەم یاریکردنە بە هەستی خەڵکی بۆ، بە هەستی نوێژخوێنان بۆ هۆکارەکەی چییە؟ تەمەەن ئەم پرسیارە لە ئێوەی بەڕێزەکەین نەتوانن لە ڕێگەی دوانگەی خەڵکەوە، لە ڕێگەی ئەم سەک و ئازادەوە کە ئێمە بۆ ئێوەمان تەرخان کردووە قسەی زیاتر دەربارەی ئەم تەوەرە بکەن و ڕاو سەرنجی خۆتان بخەنە ڕوو. ئەو بەڕێزانی کە بەشداریان کردووە بە نووسینی کۆمنت لە تەوەری ئەڵقەی ئەم جارە بەم شێوەی لای خوارەوەیە. کاک شەوکەت ڕەشید دەڵێ بەداخەوە بۆ داخستی مزگەوتەکان، بەڵام شوێنەکانی دیکە کراون. پەیمان عومەر ئەڵێ لەبەرەوەی مسلمانان ڕوو نەکەنە مزگەوتەکان. نازەجان نووسیوەتی شوێنە گشتەکان و سەیرانگاکان پڕە لە خەڵک، لەوێ کۆرۆنا نییە بەڵام لە مزگەوتەکاندا هەیە. وشار محەممەدی ژەڵێ بە هۆکاری سیاسی داخراوە، هیچ پەیوەندیەکی بە کۆرۆناوە نییە. ڕێبوار حەسەن ئەڵێ هەرچی خوێندەوار و ڕۆشنبیر هەیە لە مزگەوتەکان و خوێندنگاکاندا ماوە، دەسەڵات دژی فێرکردن و ڕۆشنبیریە، بۆیە پەنا دەبات بۆ داخستنیان. هێوی هەولێری ئەڵێ دەسەڵات ژیانی لە خەڵکی وەرگرت قۆناغ بە قۆناغ، ئێستاش قۆناغ بە قۆناغ دین وەردەگرێ. بەختیار هورمزیار نووسیوەتی جاکێ لەوە تاوانبارتر و ستەمکارترە مزگەوتەکانی خوددا قەدەغە دەکات لەوەی ناوی پیرۆزی خودای تێدا دەبرێت. دیار نووسیوەتی زۆر بەداخەوە بۆ داخستنی مزگەوتەکان. مەڤاش محەممەد نووسیوەتی دیارە بەس لە مزگەوتەکان کۆرۆنا هەیە. ویژدان عەزمزادە نووسیوەتی داخستنی دەرگای مزگەوتەکان یەکسانە بە غەزەبی خوددا. خونچە عەلی نووسیوەتی تەنها بۆ بەرژەوەندی خۆیان دەرگای مزگەوتەکان دائەخەن. شیروان ڕەسوول ئەڵێ ئەی بۆ کە پاپا هات بۆ کوردستان ئەو هەموو خەڵکە کۆبوونەوە هیچ کێشەیان نەبوو. سیروان محەممەد ئەڵێ خوای گەورە بەزەیی پێمان نابێتەوە، ئەگەر نا ئەم کار بەدەستانە ئەگەر ئۆکسجینیان بەدەست بواە نەیانە هێشت بژین. سنوور عەلیش نووسیوەتی بەداخەوە خەڵکیش بەگشتی غیرەتی نەماوە، ئەگەر نا ئەم کار بەدەستانە دەرگای پیرۆستترین شوێنی کوردستان دائەخەن، کەس هەڵوێستی نییە. مونیرە سەعید دەڵێ ئەمانە پیلانگێڕی ئەوە دەکەن کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەرگای مزگەوتەکان دابخرێت. خۆشەویستان، ئەمە بەشێک بوو لەو کۆمنتانەی ئێوەی بەڕێز و خۆشەویست لە تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک. پێم خۆشە بەردەوام بەشدار بن لە نووسینی کۆمنت و خستنەڕووی ڕاوسەرنجی خۆتان بۆ ئەوەی دەوڵەمەنەکە بەرنامەکە زیاتر دەوڵەمەند بکەن. خۆیان دڵمان دەوڵەمەندکەی، خۆیان حەواسمان دەوڵەمەندکەی، خۆیان گیان دڵ و دەروونمان ئەوەندە دەوڵەمەند بێ لە ئاستی هەموو فەقیر و هەژارانە خاوەنی گیرفانی خۆمان و هیچ شتێکی خۆمان نەبین. ئەچمە لای پەیوەندیەکان و لە ڕێگەی و ژمارانەی کە لەسەر شاشەی کەناڵی پەیام هەیە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و لە خزمەتان نابین. لێرەوە چمەوە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. ڕاستەوخۆ ئێستا ئەم بەرنامەیە گوازرێتەوە، ئەتوانن لە ڕێگەی وەکو ئاماژەم پێکرد نووسینی کۆمنت لێرەوە بەشدار بن، منیش لە خزمەتتان نابم. ئەوەی کە گونجاو بوو بۆتان خوێنمەوە، ئەوەی کە نەگونجاو بوو نایخوێنینەوە. ناوزەڕاندن و تەشیر و جنێ و ئەو حاڵەتانەی تیانە بێ سوپاسدانەکەم. لێرەیە کاک ڕزگار دەستخۆشیەکە سوپاسیەکەین.
گەرمیانی نووسیوەتی نوێژخوێنان خراپن. کاک داراجاف نووسیوەتی دەسەڵات ئیشتیهای لە دین نییە. کاک ئەحمەد نووسیوەتی بارەکەڵڵا جەزاکەڵڵا، سوپاس دەکەم کاک ئەحمەد جان. دلێڤان نووسیوەتی بەداخەوە بۆ داخستی مزگەوتەکان. کاک ئەسراخان نووسیوەتی جەزاکەڵڵا خەیرن، سوپاس دەکەین. کاک بەختیار قادر نووسیوەتی لەم ڕێگەیەوە دەیانەوێت ڕێگری لە نوێژخوێنەکان بکەن بۆ چوونە مزگەوت. پەیوەندی کاک بیلال. سەوتی تۆ کزە لای من نازانم کێشەیەک هەیە. کاک کامەران عەلی موحەممەد نووسیوەتی غیرەتی خەڵک هەڵەسەنگێنن. بەشدار کاک بەشدار نووسیوەتی وەڵی دوای بەشدارەکە نازانم چیە، زۆر دوور و درێژە و ناوە. نووسیوەتی دەسەڵاتی ئەلمانی هەر ئەوەی لێ چاوەڕێکرێ. ڕەنجە ڕانیە نووسیوەتی خی گەورە بۆمان ئاسان بکات. کاک ئەحمەد جەواد نووسیوەتی دیارە کەس لە کۆڕۆنا خوێندەواتر و دیندارتر نییە، بەس لە مزگەوت و قوتابخانە هەیە. گوڵی جوان نووسیوەتی سڵاوی خی گەورەتان لێبێ، سڵاوی خوا لە جەنابەت بێ. کاگەرمیان نووسیوەتی خاوەن مزگەوتەکان ترسنۆکە ناوێرن دەریانەکەن. نازانم مەبەستی چییە لەو قسەیە. خاوەن مزگەوت چییە؟ مەبەستت چییە لە خاوەن مزگەوت کاک گەرمیانی ئەگەر بینووسی؟ موسلیم ڕایەتی نووسیوەتی دەسەڵات شەرمی باینی ئیسلامە. باوکی خۆگر نووسیوێتی خەڵکیان لە ژیان کرد ئەیانەوێت لە دینیشان بکەن. عیسام بەختیار نووسیوەتی مۆڵەکان هەن بەس مزگەوت نییە. ڕێبین باڵک نووسیوەتی هەتا مەلاکان و نوێژخوێنان ئاوها بێ هەڵوێست و بێغیرەت بن، مزگەوتەکان بەداخراوی دەمێنێتەوە. ئازاد حەمەد نووسیوەتی سڵاو لێبێ هەمووی پێچەوانەیە، دیارە ئەم ڤایرۆسە تەنها دەچێتە شوێنی خاوێن. ژیر وەفا دەستخۆشیەکە سوپاسیەکەین. سوپاسی یەک بە یەکتانەکەم، دەستان خۆش بێ بۆ بەشداریتان. کاک عومەر کەرکووکی سڵاو ڕێزی هەیە، سوپاسیەکەین. عیسام نووسیوەتی مۆڵەکان کۆرۆنایان تیان نییە، بەس لە مزگەوت و مەکتەبا هەیە. دیارە شایانی ئاماژە پێکردنە جگە لە مزگەوتەکان قوتابخانە و زانکۆکانیش بە هەمان شێوە داخراون بە ڕووی فێرخوازاندا. ئەمیش خۆی بۆ خۆی جێگەی پرسیارە بۆ ینی پرسیارەکەوێ بۆ دەبێت ئەم شوێنانە دابخرێن. بۆچی مزگەوت؟ بۆچی قوتابخانە و زانکۆ؟ بۆ شوێنانەی باشە ینی ئێوە پێتان وانییە مزگەوت پاک و خاوێنترین جێگەیە لەسەر ئەم زەویە. بەڕاستی سەیرە کە ئەبینین زۆر زووم ئەخرێتە سەر مزگەوتەکان. یەکەم شوێندا ئەخرێ مزگەوتە وە کۆتا شوێن کە ئەکرێتەوە مزگەوتە. ئەمە حتمما هۆکارێکی هەیە، هۆکارەکەی ڕوون و ئاشکرایە، ئەویش ئەوەیە کەیفیان بە مزگەوت نایە. باشە ئەچمە لای کۆمنتەکان. لێرەیە کاک خەلیل ئیبراهیم نووسیوێتی ئەم حکومەتایەوێ بە هەرچی شێوەیەک بێت دین لە ناو بەرێت. ئاوات هیوان نووسیوەتی چۆن مزگەوت داناخەن؟ ئاخر لە چ وڵاتێکی موسڵمان مولحید وەزیری ئەوقافە. کاک هێمن محەممەد نووسیوەتی مەسەلەکە کۆرۆنا نییە، مەسەلەکە گاڵتەکردنە بە موسڵمانان. جا بۆیان ناچێتە سەر کاک هێمن جان چاوەکە بۆ موسڵمان مزگەوتیش داخراوە لە بەرامبەر مزگەوتەکە و خەڵکە نوێژی خۆی کرد. ئەمڕۆ من کە ڕیکلامیم بەرنامەیەم تۆمار کرد. بێریڤان تەها نووسیوەتی هەموو شوێن وڵاتێک لە دەسەڵاتە ئەلمانیەکانی کوردستان باشترە، تەنانەت لێرەش لە فەڕەنسا. سپاس بۆ بەشداریکردنتان بێریڤان خان. نیگار باقر نووسیوەتی بە بیانووی کۆرۆنا کاتێک پاپا هات کۆرۆنا نەبوو، بەڵام ئێستا هەیە بۆ مزگەوتەکان نەخێر بۆ داخستنی مزگەوتەکان. باوکی من نووسیوێتی
فەیسبووکەی بە ناوی باوکی منە، نووسێتی کاکە لە کوردستانە جوولەکە حکوومەکە حەقوایە هاوڕەگەز بازان ئەیانەوەی ئیسلام نەمێنێ خەڵک لە مزگەوت دوور ئەخەنەوە. بەشەکەی تریم نەخوێندەوە ببوورە. کاکداران نووسێتی لە 95 موسڵمانان لە کوێن؟ ئەرێ کاکە بۆ پەیوەندی نییە زەحمە نەبێت چییە مەوزۆ؟ ترسم سەوتێوە نەگاتە من. ئەیکوا بۆ تەحویلی ناکەی؟ ئەها دەی باشە. چێم لەگەڵا؟ ئەوش دەمامکەکەمانە دایم پێمانە. باوکی مەیلی با بفەرمێ بەڵێ باوکم. بەڵێ باوکی مەیلی. السلام علیکم. عەلەیکە السەلام وەرەحمەت الله. باشیە ساقەبم. چۆنی باوکی مەیلی جان؟ باشی شکر. یا خوار سەلامەتی کاکە وەڵی من ئەوەی لە مەوزوعی مزگەوت داقسنە تێ بگەم بە زۆری لەوانەیە بڵێن تاوانی مەلاغانی تایە. بەڵێ چون مامۆستاکان بمانەوێت نەمانەوێت هەمووی بە زۆری بوو بە حیزبی کە بوو بە حیزبیمانە ئیشی مزگەوت بەڕاشی ناڕوا بەڕێوە پێویست ناگات لەسەری بڕێم جا ئەمانیشیان خەڵک پێ نەگا خەڵک خوێنەوار نەبێ خەڵک دیرەک نەبێ. بەڵێ ئەوە جا کاکە چێ یعنی لە دنیای هەبووە مسلمان دڵی بە عیلمانی خۆش بێت لە دنیا نەبووە گەشتی وا بێت مسلمان بێ عیلمانیشتی بۆ بکە. باشە. ئەیتە وەڵاو من وەڵاو سپاس دەکەم باوکی مەیلی دەستی تۆش خۆش بێ براکەم سپاس دەکەم. مسلمان بێدەنگ نەبێت لەوە زیاتر تعدا لە مسلمان نەکرێت مسلمان زەرید نەکرێت خوای گەورە بێ بەهانەمان ئەمین خوایە دەست و چاوت خۆش بێ. ئەچمە لای کاک محەممەد هەر لە سلێمانیەوە. کاک محەممەد السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كافي واش تجدكم. چاوەکەمی کاک محەممەد جان لە خزمەتە. واسیم تەوەرەتەکەم. سپاس خوای گەورە. ئەم تەلەڤیزیۆنە شیرینەی وەش هەیە بتوانێت ڕای خۆمان دەبڕین. بەڵێ. بەڕاستی بەداخەوە هۆڵەکانی شایی ئێستا بڕۆ کراوەیە سێری ئەو شوێنانەکە کە مەسئولەکان تایە دانیشن بە ناوی هۆڵی ڕۆشنبیری و بە ناوی کۆمەڵێک کۆبوونەوەی هەلومەرجی قسەی زل و ئەم وڵاتە هەربێنەری حکوومەتی هەرێمی کوردستان خوابی بڕێ بە ناو کە حکوومەتە هەڵەکە بە ناوی کۆرۆنا. باشە خوا حکوومەت چیەتی حکوومەت چیەتی کاک محەممەد ئادەی دەستخوا چی نییە کاکە چی نییە چیەکە چی ناکە لەلایەکەوە دەرگای مزگەوت داخە لەلایەکەوە معاشی فەقیر و هەژارە بڕێ ئەوە خی ڕاستە ئەوە خی حکوومەتە. بەڵێ چاوەڕێی چی بکەین لەوە حکوومەتە کە دەرگای مزگەوت داخە دەرگای مسڵمانان دابخە. دەست خۆش بە کاک محەممەد گیان سپاس دەکەم بۆ پێیان بڕێ بۆ خاتری پێغەمبەر صلی الله علیه وسلم. وەڵا جا ئیشەڵا ویستی لەسەر بێ هەرەیان بڕێ خەمن نەبێ. ئەم جا کاکە وەڵایە بێ مسڵمانانیش قبوڵی نەکەن ئەو حاجی ڕیسکە کە ئیسا کاک محەممەد کاک محەممەد جانی من جۆزەت بینیوە جۆزەی مۆلیدا؟ بەتاکید ئەگەر لۆدی بێتە سەر ئەو جۆزەیە بۆ نمونە 4 ئەمپێر بێ کرد بوو بە 5 ئەمپێر خۆی دابەزێتەوە نییە؟ بەتاکید ئەمانیش ڕۆژێک دێ ئەم لۆدە دێتە سەر ئەم جۆزەیان و ئەکوژێنەوە ئینشاءالله خوا بیکات یا ڕەبی خوایە خوا دیکەی بە خاتری ئیسمی عەزەمەتی خۆت ئەمانە خۆیان بەڵای خۆیان بەدەستی خۆیان ئەسازێت. وایە دەست و چاوت خۆش بێ کاک محەممەد جان سپاس دەکەم. دەست خۆش بێ زۆر مەمنون. ئەچمە لای پەیوەندیەکی تر سۆفی مەڕوان لە هەڵەبجەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. باشی برا بەڕێزەکەم. یا ڕەبی باش بی کاک سۆفی مەڕوان. یاخوایەوەش باش و سەلامەت بن. وەڵایی من لەسەر ئەم مەسەلەی کە مزگەوتەکانیان داخستۆ بە تەنیا ئەمەوێ چەند ئاماژە بە چەند شتێک ویم. تۆ لە وڵاتێکا نابێ هەرگیز چاوەڕێی چاکە و پیاوەتی لە دەسەڵاتێک بکەی کە عەبدوڵڵا پەشێو لە هەندەران بێت و هێلیلۆڤ لێرە پارە پەیا بکە و ئارام ئەحمەد ئەمری بیلقەبزیە بێت و بکوژی 10,000 پێشمەرگەی شەڕی ناوخۆ سەرۆک و قایدی میلەتەکە بێ. بەڕاستی قەت خەتێ نابێت چاوەڕێی هیچ شتێکی باش لەم دەسەڵاتە بکەیت. ئەی چی بکەین؟
وڵایی ئەتر ئەوە بێ بە هەمومانەوە هەوڵی گۆڕانکاری بێن وە لەسەر داخستنی مزگەوتەکانیش کە ئێستا دایان خستووەمە پلانێک نییە ئەمڕۆات بێتە ئاراست چەندین ساڵە ئەوان زدی دینی خوا و زدی ئەم ئیسلامە ئەجەنگن و لە جەنگان بۆ لە ناوبردنی دینی خوا و سپاس بۆ خوا دینی خوا هەر سەرەکەوێت چونکە ئەمە بەڵێنی خوایە بۆ شوێن کەوتوانی ڕێبازی محەممەد صلی الله عليه وسلم من وەکو شاعیرێکەمەوێ شعرێکی خۆم پێشکەش بکەم لەم کەناڵە جوانەی ئێوە فەرموو قوربان فەرموو زۆر دەمێکام ئیسلامە ئاڵای سپی ئەم پەیامە ڕاستی کەلیمەی قورئانی فەرموودەی بە نرخ و جوانی ڕۆن و بێگەرد و خاوێنە وەک ئاوێنە بەڵام لەگەڵ ئەم جوانیە لەگەڵ درەوشاوەی نووری ئەم ئیسلامە کە وەک خۆری بەیانیە هێشتا ماون ئەوانەی وەک جەهل و یەهود وەک فیرعەون و وەکو نەمرود زدی ئەم ڕێبازە پاکەن مەستی تاوان و گوناهن دوور لە چاکەن وا دەبینم دەمی پیسیان تەمای گڵاو و نەگریسیان دژی ئیسلام بەکاردێنن دەم بە تۆمەت و جوێنن لە ناو حەوزی درۆ و بوختان دینی ئیسلام هەڵدەژێنن بەڵام باڕون بێ لەلایەن بۆ خۆی و قەشەی ناو کایان بۆ پاپایان محەممەد سەردارە بۆمان قوربان یەکەین لە پێناوی ڕۆحی خۆمان قورئان چرایە بۆ دەستمان سەربەرزی دینی ئیسلامە بیر و مەبەستمان نوخمی عەقیدەی ئیسلامە بیر و هەستمان سەربازی ڕێگەی ئەم دینەین دڵدارێکی دڵپڕتاسەی ئەم ئەوینەین ئامادەی گیان فیدابوونی نێو ئەم ژینەین یا ڕەبی دەستی خۆش بێ کاک مەڕوان زۆر سپاس هیوادارم ئەم میلەتەش لەوە تێبگا کە زدایەتیکردنی دینی ئیسلام شتێک نییە پەیوەندی بە کرۆناوە بێت چونکە بیسوێکی سێمان بینی بە پرسەکان بەجلی ئاڵ و واوا و ڕەنگا و ڕەنگ و نواندنی خۆیان لە بەرگی عادی لە خانم و شێخ مەحموود نەمرا لە سەیرانگاکان ئەمە هیچ ڕەبتێکی بە کرۆناوە نییە بڕۆن سەیری مۆڵەکان کە نوا دەبینم جمەی دێ هەموو مۆڵەکان بۆ تەکاندنی گیرفانی ئەم میلەتە و تێربوونی ورگی دۆڵەکان بڵێ دەست و چاوت خۆش بێ دەست و چاوت خۆش بێ و زۆر سپاس دەکەم کاک سۆفی مەڕوان خوا ئاگادارت بێ باوکی محەممەد لە بازیانەوە وەرەگرم السلام عليكم محمد عليك السلام ورحمة الله وبركاته وتشاوكم باوکی خوا لێ ڕازی بە زۆر باشم وعافك يا ربي خوا اللهم لا راضي بي لو مسلمانانك براسي مسلمان آمين واو مسلمان نا مسلمانانك دنگ بم علمانيته ادين وەک مژدەیەک پیان ئەڵێم لە داخستنی ئەم مزگەوتانە بەشدارن پیرۆستان بێ هەر گوناحێکە ئەم دەسەڵاتە عەلمانی بێدینانە ئەیکەن بەڵێ من و تۆ مسلمان بین ئەبێ بیسەلمێنین کە مسلمانی کاتێک ئەبوو جەهلیش لێی بپرسیایە بیرتایشی خواتایوت خوامە هەمومان ئەڵێن ئیاکە نعبود بەس تۆ ئیاکە نەستەعین بۆ ئەوەیە کە لەسەر ڕێگەی ڕاز بی جوان ئەبێ کار و کردەوە بە پێی شەرعی خوا بێ کاتێ ئەم نامسڵمانانە لە پێناو پارەیەکی و کەمی دنیاە لە سکوڵ بۆ خوا پارەکەشیان نادەنێ من هەموو کەسەڵێ خوا موچەکە باشکەن خوای موچەکەیان باش نەکەی بۆی بەشک و بخوا بەشک بە ئەمە بێتە خاڵی وەشەخان بوویان و لە دژی ئەم عەلمانیانە هەستنەوە خۆ لە پێشتر لە پێناو پارەیەکە وازیان لە دین و دنیا هێنا بوو دوای ئەمانە کەوتن خۆ ئێستا پارەکەشیان شکر بە پێی پێویست نادەنێ گشتی بۆڵەیە گشتی پارەی ینی بەرەکەت لە موچەکەشیان هەیە شکر بۆ خوا دەستی خۆش بێتەوە کە ئێمە کێشەمان لەگەڵ دەوڵەت حکوومەتەکانی حکوومەتەکە خۆیڵێ عەلمانی بێدینن تەواو عەلمانیەت یعنی بێدینی بەڵام من کێشم لەگەڵ مسلمانەکەی ئەتە دەمی درێژە حاشا لە ڕووی ئێوە و جۆگران خۆی بە مسلمان خۆی بە مسلمان زانێت دەنگ بەمانەی سەدا دوجار کە دەنگیان پێدا پیرۆزیان بێ ئەم گوناهبار و تاوانباریانە کە بەس مزگەوتەکان داخەن و دو ئاگاداریەکم هەیە بۆ حکوومەت خۆی بێدینەوە ئەو بڕاوەتەوە بەڵام بێدینەکەی ئاوا بە ئاشکرا وەکو من نالێت لەبەرەوەی هەڵن لێ هەڵەسێ بەڵام دڵنیایەکەم ئەم حکوومەتە وەکو ڕوونکردنەوەیەک کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا وەک جەنابتان پیسە لێگەڕن با مزگەوتەکان بە پاکی مزگەوتەکان کۆرۆنا نەمێنێ ئاگادارتانەکەم کە کۆرۆنا وەک خۆتان پیسە شوێنە پیسەکان داخەن نەک مزگەوتەکان دەستان خۆش بێ سایەدارتان کا بۆ ئەم میلەتە ئامین یا ڕەبی
سپاس دەکەین باوکی محەممەد کاک نەچیروانێک تۆ چاوەڕێکە کاک تەها ئەحمەد سپاس دەکەم بۆ نووسینی کۆمنتەکەت نیهایەت خان دەستخۆشیێکە سپاسێکەکەین کاک هێمن پارێزانی نووسێتی قەیناتۆ تەوەرەکە لەسەر داخستنی مزگەوتە و ئەشڵی تەشهیر مەکەن ئەی چی بکەین بەڕای تۆ وەڵای ئەڵەم قسە لەسەر تەوەرەکە بکەن ینی باسی ناومەهێنن ناو ینی مەڵەن فڵان کەس ئیتر قسەی دڵی خۆتان بکەن بەڵام بەبێەوەی ناوی کەس بێنن بۆ ئەوەی لە ڕووی یاساییەوە ئێمە دووچاری حاڵەتی یاسایی نەبینەوە کاک ئومێد کوردی سپاس بۆ کۆمنتەکەت کاک عەبدوڵڵا هاشم نووسێتی مزگەوت جێگەیەکی زۆر پاک و خاوێنە ڤایرۆس لێی دوورە کۆرۆنا بۆ پاپا نییە بەس بۆ مزگەوت هەیە دایکی نوها سپاست دەکەین کاک سەردار ڕەوف نووسێتی خوا بیانگرێت بۆ خۆیان و ڕەفتاریان بۆ لە ڕەمەزاندا کۆرۆنا زۆرە بێ کاک ئازاد باقی دەستخۆشیێکە سپاسێکەین کاک ئازاد حەمەد سپاس بۆ کۆمنتەکەت کاک ئیسماعیل حاجی سلااو ڕێزی هەیە خوا لێت ڕازی بێ سلااو ڕێز بۆ جەنابەت کاک ئینجینەر ئەمران زێباری نووسێتی سەلام عەلەیکوم براکەم ئەو ئەڵمانیانە هەر بۆ ئەوە دروست بوون کە مزگەوت داخەن بەڵام دەبێت موسڵمانان قبول نەکەن و لە پێشیان مامۆستایان ئینجینەر بەڵێ بەڵێ مەبەستی مهندیسە کاک عادل تۆ باشتری لێزانی دەست خۆش بارەکە الله فیک هەنیە عەبدوڵڵا سپاس بۆ کۆمنتەکەت حکوومەت یاری بە شعوری مسلمانان دەکات و خەڵکی بەناو مسلمانیش دەستخۆشیان لێ دەکات سپاسی یەک بە یەکتانەکەم کاک ڕاسان کاک بەرهەم کاک هێدی کاک دڵشاد ئەم ناوانە بۆیە خوێنمەوە بۆی بزانن کە ئێمە ئاگاداری کۆمنتەکانین کاک کاوە بۆ یاخچی سپاس بۆ هەمووتان بەیان خان نووسێتی ئەدی بۆ مزگەوت لە کرد ماڵێمە هەبوو وڵا جادیارە بۆ نمونە مەلای مزگەوتەکە پێی باش بۆ مزگەوت بکاتەوە گوێ نەداتەوە بڕیارانە کاک خەلیل ئەحمەد نووسێتی بەداخەوە خۆشمان تاوانباری ناکرێت بە هەموو دوعایەک بڵین ئامین کاک عەبدوڵڵا سپاس بۆ کۆمنتەکەت کاک مستەفا سڵاو لە جەنابێت کاک ئەحمەد ئیسماعیل نووسێتی ئەسەڵات و عیندە الکورد عادە و لەیسەت عیبادە واتە نوێش خوێندن لە لای کورد عادەتە و عیبادەت نییە بەشێکی وایە بەشەکەی تری وانە کاک ئەحمەد ئیسماعیل گیان مەرجنیە هەمووی وابێ کاک ئامانج عەباس سپاس بۆ تۆ کاک محەممەد عوسمان سپاس بۆ تۆ کاک محەممەد کۆیی کاک ئەحمەد قاسم کاک دلێر ڕەوف شیراز والی زەرگەزەوی نوها عوسمان سەید نەجات دایکی ئەحمەد یوسف شەرەفانی بەرهەم فاتیح مەلا سەید محەممەد بەرزنجی سپاس بۆ یەک بێکی ئەوەی بەڕێست کاکەم بەرنامەکە شەیرکەن بڵاویکەنەوە لایکەن شەیرکەن بڵاویکەنەوە پۆستی لەسەر بکەن با زۆرترین کەس بیبینێ کاک نەیچیروان وەرەگرم لە سۆرانەوە عليك السلام ورحمة الله وبركاته. كاك محمد. سپاس دەکەم کاک نەیچیروان جان. شێکی ئاوەکەم بەتەنیا سەوتت زۆر قەتع دەکا کاک نەیچیروان هۆکاری چییە؟ شوێنت بگۆڕە. دەتوانی شوێنەکەت بگۆڕی؟ بەڵێ. تۆ شوێنەکەت بگۆڕە ئەگەر لە ماڵەوەی بڕۆ لە حەوشە دەرەوە باڵکۆن هەر شوێنێک کە شەبەکەی باش ئێستا گوێم لێتە بەڵێ فەرموو مەمنونی جەنابتم حەزەکەم تۆ گەزنم ئازاکەی جارێک ئێمە لێ گەردنت ئازاکەم سەبیل الله گردنی جەنابت و هەموو ئەو کەسانە ژازابێ باسی منیان کردووە و قسەیان پێوتوم و قسەی ناخۆشیان بەرامبەر کردوم ئەوە لێرەوە گردنی هەر ئەوەی کە بڵێ لا ئیلاهە ئیللا الله محەممەد ڕەسوول الله گردنی ئازابێ سەبارەت بە تەوەرەکەش کاک محمودی بەڕێز بەڵێ بەڕاستی یعنی ئێمەش تاوانبارین لەم مەسەلەیەدا ئێمە خۆمان ناپارێزین ئێستا مەسەر حکوومەت ئەرێ حکوومەتێک لێک دوور بن ماسک ببەستن ئێمە بەخوایم لە مزگەوت ئێمە دوو نەفەر ماسکی بەستی بوو بەڕێز بەڵێ ڕاستە یعنی حکوومەتیش ئەوەیە بەس ئێمەش ئەوەی یعنی تاوانمان هەیە بەڕاستی یعنی بەجێ حکوومەت ناکەین کاک ئەوڕۆ دەسەڵات ئیوانێت چی پێ ئەو بکە
ئەگە خوات خۆشەوێ ئەرێ خۆت بپارێزە خۆت بپارێزە ئێستا مەسەر دەکەس خۆی ناپارێزی لە هەر هەموو عالەمی تێکدایە بەڕاستی یعنی خۆ پاراستنی سنەتە بەڕێز دەکەم بەڕاستی نەخۆشی هەیە کەس پێوە مردووە بەڕاستی یعنی لە مارێک خراپە 3 نەفەریان مردووە داک و برا و خوشک و یعنی زۆر ناخۆشە بەڕاستی ولغاية جنابي مسعود بارزاني برس كسيك زور براستي بدينا كسيك شكريتشي وشاكل ملايا ليش ملا مصطفى براستي يعني بروجي ابو براد قراني اخوين كسيك زور برزبو براستي لدينا زور برزبو بو او ملايانا لسركان لعبت او كسيك يعني دوروي لبلدي ملايانا يعني هر او كسالت اصلك لحكمتك يعني حظي كان براسي دعوة جنابي سلقتم أو هم ملايان مالو بقريتو السر أمني برا ملايا كانش يعني للجري أو يعني قصة كان براسي يعني نملت بيشت وانا حكمتش بيشت يعني ولاك لي يعني بروجنيا بنارزون شكرايا يعني خومان لخوينا كان كاك محمود برا دس ورجاني سپاس بو پەیوەندەکەت سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاتم پێدای گیانی من دەست و چاوت خۆش بێ ئەچمە لای کاک سەروەد لە کەلارەوە. السلام علیکم. عەلەیکە السەلام وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوهو. ئەم کاتت باش کاک محەممەد. هەموو کاتت باش کاک سەروەد گیان. سەلامەت بیەخوا. براگیان بەرنامەکەتان لەسەر داخستنی مزگەوتەکانە. بەڵێ. مزگەوتەکان بۆ دادەخرێن مزگەوتەکان لەبەرەوەی شوێنی حەقە. مزگەوتەکان لەبەر ئەوەی شوێنی خواپەرستیە مزگەوتەکان لەبەر ئەوەی شوێنی ڕاستیە ئەگینا مزگەوتەکان بۆ دادەخرێن چەندەها شوێن هەیە لەم کوردستانە لە شارەکانی کوردستانە بە شەوان سەیری کە شتیوان ڕوو ئەدا لەم کوردستانە زۆر خراپە تەئسیری لەسەر ژیانی کۆمەڵایەتی کردووە ئەی بۆ لە کاتی هاتنی پاپا مزگەوتەکان خەڵکی بە هەموو شێوەیە تێکەڵ ئەبوو هیچ قسەیەک نەئەبوو ئەی بۆ لە جژنی خۆیان بەناو جژنی نەورۆز کە لەلای من هەر جژن نییە ئەی بۆ ئەو هەموو خەڵکە تێکەڵ ئەبێ ئەی مەترسی نییە ئەی بۆ لە بۆنەیەکی حیزبایەتی خۆیانە ئەی بۆ لە ئەم کاتەدادا وەزیری ئەوقاف بۆ قسە ناکەی خێرە ئیسا دەرگای مزگەوتەکان داخستووە اینجا خاڵێکی تریش ئەوەیە من بۆ بێدەنگی خەڵک لێگەڕێنمەوە خەڵک لەم کاتەدا بێدەنگە ئەوان هەر بڕیارێک دەر ئەکەن خەڵک ملکەش دەبێ پێویستە مامۆستایانی ئاینی هەڵوێستی خۆیانە بێ بەڵام بەداخەوە مامۆستایانی ئاینی هەندێکیان خۆیان لەم ڕاستیە بێدەنگ کردووە ئەگینا بۆ مزگەوت داخرێت مزگەوتێک کە پاکترین شوێنە مزگەوت ماڵی خوایە ئایا ماڵی خوا نەخۆشی تێدا بڵاو دەبێتەوە شتی وان نییە بەڵام ئەمە لەبەر بەرژەوەندی خۆیان و بۆ بێدەنگکردنی خەڵک و بۆ سیاسەتی خۆیان بەکاری دێنن نەشوێنی زۆر خراپتر هەیە لەوە و کراوەترژەوە و هیچ قسەیەکشی لەسەر ناکرێت اینجا دینی خوای گەورە زۆر لەوە گەورەترە بەدەستی ئەمان و بە بەرنامەی ئەمان ئاوا لە ناو بچێتەوە سەیریکە لە سەرەتای دامەزرانی ئیسلامەوە ئیمپراتۆرێتی گەورەی وەکو ڕۆم وەکو ساسان ئەمانە بەرهەڵستی ئەم دینەیان کردووە نەیاتوانیوە هیچ شتێک بکەن ئایا سیاسەتی ئەمانە هیچ گۆڕانکاریەک لە دینی خوای گەورەدا ناکات من داواکارم دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەم کە بەرنامەی ئاوا لەسەر ئەم شتانە دادەنێن و داواکارین لە خەڵکی شەیە بێدەنگی لە بەرامبەر ئەم بەرنامەی حکومەتە بەناو بەرنامە بۆ خۆیان و بڵاوبوونەوەی نەخۆشی نەشتی وانە ئەمە سیاسەتێکە و خۆیان و بۆ خۆیان و بەرنامەی خۆیان و بەرژەوەندی خۆیان بەکاری دێنن بەڵێ کاک سەروەد گیان موفق بی دەست و چاوت خۆش بێ دەکەم خوای گەورە سەرفراز و سەرکەوتوو ئەجمەعین خوایە بخاتە بەر پاداشتی قیامەتانە بەرنامانە ئەجمەعین خوایە خوا لێ ڕازی بێ ماڵە داوا بێ سپاس دەکەم خۆشەویستان سپاسی ئێوەژەکەم کاک یوسف شەرەفانی نووسێتی سپاس بۆ تەوەری ئەم جارە ئێوەجێی شانازین سپاس دەکەین عەبدوسەمەد سماقولی نووسێتی ئامانجی سەرەکیان نەهێشتنی بەهای مزگەوتەکانە کاک هیمداد نووسێتی شوێنی تر کراوەیە لە هەولێر بەڵام مزگەوت نامە بەستی ینی شتێکی تری نووسی بوو ئەوە من بۆم ڕاست کردەوە ناکرێت من ئەو شتە بڵێم کاک هیمداد ئاسیا پشدەری دەستخۆشیەکە سپاس دەکەین خوشی بە ڕێزی ئێمەی سەباح هەورامی نووسێتی خوای گەورە ڕسوای دنیا و قیامەتیان بکە ئەمانە بێدینی خۆیان سەلمان ڕیسوا بن سپاس بۆ کاک هێرش کەمال
کاک لوقمان شافعی نووسیەتی ئەسەلام عەلەیکوم کاک مەحموود داخستنی مزگەوتەکان بە دەرەجەیەک خەتای مسلمانانە ئەگەر مسلمانان بە لێشاو بڕۆن بۆ مزگەوتەکان حکوومەتیش ناتوانێت مزگەوت دابخا بەڵام بە لێدوانێکی ئەوقاف خەڵک هەمووی لە مزگەوتەکان کشانەوە حکوومەتیش بۆ جاری داهاتوو خراپترەکە. سوپاس بۆ خاتون نوها عوسمان ئەوە نووسیەتی ئەوان بەس ئازان بۆ داخستنی ئەو شوێنانی کەمای خێر و ڕەحمەتن بۆ خەڵکی سەر زەوی خوای گەورە ئێوەی بەڕێز مۆفەق بکات بۆ بەردەوامیان بەرنامە جوانە خوالتان ڕازی بێ سپاستانەکەین. ڕۆشنا جەلال نووسیەتی بەداخەوە سەباحیش نووسیەتی حەسبی الله ونعم الوەکیل مستەفا سەمیر ئەم لەحزەیە کۆمنتێکی نووسی و نووسیەتی سڵاو لە جەنابەت. مام عەبدوڵڵا لە هەولێرەوە فەرموو. باشی مام عەبدوڵڵا عەلەیکە السەلام وڕەحمەت الله. بەڕێزم دەرێم ینی بەڕاستی مردن خۆشتر یعنی لەوەی باق تووشی کۆرۆنا بین ئەو دەستێ کە مردین ئیسلامین یعنی نوێژەکە لە هەمووی گەورەترە ئەو جاگەم بە کۆرۆنا مردین سیە بەڵێ بەس وڵی ناکرێت لە جێدی نوێژ بکرێت لە دەستێک لە هۆڵێک لە منتێکێک لە جێیەک لە شوێنێک یعنی لە زیاتی مزگەفت عینی شتا بسلمانە حکوێ ئاوا بکەین. بەڵێ سپاس دەکەم مام عەبدوڵڵا. محمود خێریشی دەگاتی حەزمێ ڕقەمەکەت بزانم. ڕقەمی من مام عەبدوڵڵا؟ بەڵێ بەسەر چاو دایمەخە مارداوە دایمەخە ڕقەمی خۆتم بۆ جێبێڵە بەسەر چاو کاک بیلال ڕقەمی مام عەبدوڵڵام بۆ وەرگرە خۆم پەیوەندی پێوە دەکەم. 711 کاکە محمود گیان مام عەبدوڵڵا بەێ وڵی وەبیلایی کە بەڕاستی پێم پیاوەی چاک و باش و بسلمان و ینی شەوان نور بێدە بەریش یا ڕەبی مام عەبدوڵڵا جێگەت لە ناوەڕاستی بەهەشت بێ جێگەل لە ناوەڕاستی بەهەشت بێ ئیشەڵا لە دەرگای فیردەوس و ڕیانەوە بچیتە ژوورەوە بەس دەبیەوە بۆم بنێری کاکە کورە لە خزمەتم دایمەخە بەس تەلەفۆنەکە دامەخە ئێستا لێت وەردەگرن ڕقەمەکەت ماگەکە لێ دەدەم وەرناگری ماگەک تشتەکەمە ئەو ١٩ چارە لێ دەدەم نازەم لێ وەرناگری. مام عەبدوڵڵا بەێ ئەتو ئەوەندە تەلەفۆنەکەت دامەخە تا ڕقەمەکەت لێ وەردەگرن باشە؟ ئەوەندەی دایمەخە بەس دای نەخەی کاک بیلال لەو ڕقەمە لێ وەرگرت. ئامین یا ڕەبی ئامین مام عەبدوڵڵا جان لە خزمەت. ئەو ڕقەمەی مام عەبدوڵڵا وەرگرە باشە؟ باشە کا حەمە ڕەشید فەرموو دەست خۆش مام عەبدوڵڵا خوا ئاگادار بێ هەموو کاتت باش کاک حەمە ڕەشید زۆر زۆر بەڕێزی کاک حەمە ڕەشید گیان بەڕێزی کاکە جارێکی دیش وازدانم لەو کەناڵە پیرۆزی حەزم کردن بەڵێ وەڵی ئەم خزمانەی من نە عیلمانین نە ئیسلامین ئێستا ئەمە سەرمان لێ شێواوە نازان چیان پێ بڵێین بەڵێ ئەوەندە سپەرژینێکی گەورە نەکەین لە بینی عیلمانی بە یەکەوە بژین ئاگام لێ خزمان زۆر بە سەیری تەلەفۆن دەکەن ئەمانە قەراری میزاجی دەدەن بەڵێ وەکو کە قەرار دەدەن پێگەیشتی دەبوایە بێفەرق کە مزگەوت دادەخن زۆر شوێنی دی هەیە ئاوەڵەیە دەبوایە بێفەرق بەڵام دەزانم کرۆنایەکەش تجارەتە پێوە دەکەن لە عالم تجارەت لە عالم ئەمە لە زیاتی شەڕی سار دەبرای بەڕێزم ئەو خەڵکە ئاگای لە وەزعەکەی نییە بەڵام داخەکەی من ئەوانە نایزانن حکومەکەی بگێڕن ئەمانەی ئێستا حکومداری دەکەن هەر لە 30 ساڵە حکمیان سەرە و بنهێناوە زۆر سەیریان حکوم کردووە بۆیە میلەتەکەوا لێیان ساوەتەوە بۆیە ئەو خەڵکەوا لێیان بێبەریە دەبووە لەو میلەتەی بکەن لە زیاتی خزمەتی خاک و وڵات ئەها بەبەر چاویوانەوە دڵهێزەکان یەکێک لەوانە ئەمریکا ئێستا ناڕازیە لەبەرەوەی نازانم چ لە شارەکان دەکرێت کە دەستگیریان دەکەن توخواڕەکەس بازی وەیە لە وڵاتی ئێمە ناوی بێندرێ بەڵێ لە کاکە لەوە دەرکە وەزعەکە کاتان لێ دەکەم بۆ پۆزیسیۆن بابەستان پێ بڵێم یەستر بگرن چه علمانیەتی ئیسلامیەتی دەیکەن دیکەن لەگەی خۆتان بخۆتان وڵاتەکەمان وێرانە بەچە تاکەنجێ ئێدە بەرسا ئەمەیان چاترە لەو بەزمەی نێوانی بۆ یەکتر دامەنێن با زۆروەنێ ئەو دەکەم دەستخۆشی لێ دەکەم سپاسە دەکەم کاک حەمە ڕەشید خوا ئاگادارت بێ کاک عەبدوڵڵا لە پێنجوێنەوە ڕایگرە دواتر کۆمنتە خوێنمەوە کاک عەبدوڵڵای جان السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. ڕێزی باشی کاک محمود جان یا ڕەبی خوا لێ ڕازی بێ زۆر زۆر باشم الحەمدولله
الحمد لله يخوى باش بەڕێز پرسیوتە بۆچی تەنها مزگەوتەکان لە هەرێمی کوردستاندا خراونوانە بەڵێ دەبرا مزگەوتەکان هی ئەوقافە هی خەڵک نییە بەڵێ لە ڕاستیە مزگەوتەکان هی ئەوقافە گە تۆ ماڵەکەی خۆت تەسەڕفی پێوەکەی دایەخەی ڕێگە بە خەڵکە دەیبچێتە ناوی بە موسڵمانانیش لە هەرێمی کوردستانە بتوانن هەندێک مزگەوت بۆ خۆیان بکەنەوە وەکو شخصی وەکو ئەوەی کە هەیە و نەیدەنە دەستی ئەوقاف بۆی هەموو ڕۆژێ ئەوقاف لە دەستیان دانەخات چونکە ئەوقافە بە ئەمر و فەرمانی دەوڵەتێک لایەنێک ئەوە ئەڕوا بەڕێوە و مەجبورە دای بخات جا لەبەرەوە ئەوە چارەکەیەتی و هۆکارەکەیشی ئەوەیە کە بەڕاستی ئەو مزگەوتانە هی موسڵمانان نییە یەو خەڵکە نییە کە لە گەڕەکەکایە لە شارەکایە وەکو هی ئەوقافە ئەوقافی شەد ڕۆژێک دایخاو هەز ڕۆژێک بیکاتەوە ئارەزوی خۆیەتی بەڵێ ئەوە حقیقەتەکەی دیجا لەبەرەوە بۆ ئەمە لەوانەیە جاری تریشەدا بخرێ و هەر بڕوات و بەردەوام بێ بۆیە بەڕاستی حەقا کۆمەڵی خەڵکی باش کاتێک کە مزگەوتەکەن سەر تەسیمی ئەوقافی نەکەن ئەوە خاڵێکی تێش بەڕاستی مامۆستاکان هەمویان مەعاشخۆرن هەمویان هەڕەشیان لێکراوە لە شوێنەکانەوە پیان و تون ئەگەر مزگەوتەکان دانەخەن بەڕاستی ئەوە فەسڵتانەکەین نەقڵتانەکەین کۆمەڵ لەو شتانیان پێوتراوی تێوانیش لە کۆتاییان مرۆڤن و لەوانەیە بترسن لەسەر کابرا 200,000 300,000 500,000 ئێتە خۆ دەزانی ئینسانیش کە مەعاشخۆری شوێنێک بوو بەڕاستی مەجبورە تا حدێک بەگوێ و شوێنە بکە ئەمە حقیقەتێکە کەواتە یادە مامۆسایانی بەڕێز بڕیاری ئەوە بن معاشیان ناوێت و نوێژ و ئیمامەت و مزگەوتیانەوێت یادێت ملکەتی ئەوقاف بن چونکە ئەوە قەراری ئەوقافە و ئەو دیانەوەی بەدەستەوەیە و شوێنەکانی تر بۆچی داناخرێن ئەو شوێنانەی تر بەڕاستی سەر بە ئەوقاف نین یعنی ئەوە تۆزێک لە ئەوقاف ئازاترن بڕیار نادە شوێنەکانی خۆیان دابخرێن بەڵێ قوربان دەست خۆش بێ کاغڵ دەست خۆش بێ بۆ تەوەرە یاخوا بێەوەی بی دەستی تۆش خۆش بێ بۆ پەیوەندەکەت خوا مەحفوظت کا و خوا ئاگادارت بێ کەنار خان نووسویەتی پێتان ناخۆش نەبێت هەمووی بێغیرەتی مسلمانانە ئازاد عەبدوڵڵا نووسویەتی سڵاوی خوا لە هەموو لایەک شکار خالید نووسویەتی هەر میلەتێ پشت لە ئیسلام بکە هەر ئەوەی قابلە هەرچەندە خۆش غافڵ نییە لەم کارانە مەسعود بەرزنجی نووسویەتی ڤایرۆسی کۆرۆنا زۆر متەتەینە بەس ڕێگای مزگەوتەکان پێزانێ فەرحان مەهدی ڕەزا نووسویەتی خواجان ئەم میلەتە ڕسوا بکات چونکە میلەتێکی زۆر زۆر خراپین خۆمان هۆکاری سەرەکین نایشەڵا خوا نەکا کاک فەرحانجان ئینشەڵا خەڵک ڕسوا نابێ بەڵکو ئەوە ڕسوا بێ کە بێتە هۆکاری ئازێردانی خەڵک بایز ئەحمەد نووسویەتی سڵاو بەڕێزم دینی ئیسلام بە مزگەوت داخستن کەم ناکات لەبەر ئەوەی هەزاران کەسمان کە قورئانی بە تەواوی لەبەرە بەڵام بەعام خەڵک کەم تەرخەمە کاک مسلیم جەباری نووسویەتی لەبەرەوەی بەرپرسەکانمان نوێژ ناکەن ئەحمەد ئەنوەر نووسویەتی کافتریاکان داناخەن چونکە شوێنی بێڕەوشتەکانە بەڵام مزگەوتەکان دادەخەن چونکە شوێنی پاکەکانە محەممەد جەمیل نووسێتی سەلام عەلەیکوم هەموو شوێنێک وەکو خۆیەتی جگە لە مزگەوت نەبێ داخراوە کاتی پاپا کۆرۆنا نەبوو کاتی نەورۆزیش کۆرۆنایە کاتی ڕەمەزان کۆرۆنا هەیە کاتی پاپا لەگەڵ نەورۆز کۆرۆنا نییە کاتی ڕەمەزان کۆرۆنا هەیە ئەیاد ئەحمەد نووسێتی مزگەوتەکان پارەیتیان نییە بۆ هەردوو حیزبی دەسەڵات بۆیە داخرێن شازادە عەبدوڕەحمان نووسێتی دەست خۆش سەرکەوتوو بن سوپاس یەکەین کاگ حەمزە دەلاک شعرێکی نووسیوە ببورن زۆر دوور و درێژە ناتوانم بیخوێنمەوە دەست خۆش کاک حەمزە گیان کاک حەبیب نووسێتی کۆرۆنا لەناو مزگەوتەکانایە لەنا وەڵای تێی ناگەم لە کۆمنتەکەی کاک حەبیب سپاس بۆ کۆمنتەکەت گوڵی بەهەر سپاس بۆ کۆمنتەکەت کاری دەستی ئاوێزە نووسێتی زۆر بەداخەوە چاک ئازابوون بۆ مزگەوت داخستن بۆ شوێنەکانی تر ئازابن ئەستێرە نووری دەستخۆش بۆ پەیوەندەکەت نووسێتی بۆچی ئەم ڤایرۆسە بۆ بەس لە مزگەوتەکان هەیە خۆ دەچێت بۆ هەر شوێنێک دەچیت بۆ هەر شوێنێک بەر ناکەوێت بەس حەز دەکەن مزگەوتەکان داخن لەبەر مانگە پیرۆز لەبەر
مانگی پیرۆز بەداخەوە مەبەستی ڕەمەزانە کاک مەسرور عوبێد سڵاوی هەیە خوا لێ ڕازی بێ سوپاسە دەکەین عومەر کەلاری سپاس بۆ کۆمنتەکە دڵنیا بە حکوومەت زۆریشی لە خەڵک زیادە ئاوای نووسیوە مجاهید عەبدوڕەحمان نووسیوێتی خەتای میلەتە بێ هەڵوێستە دەی کاک بیلال باشە کاک محەممەد ماخۆمەزنی نووسێتی بەداخەوە بۆ داخستنی مزگەوت لە غەزەبی خوای گەورە بترسن دەستان خۆش بۆ ئەم بەرنامە جوانە دەستی جەنابی شت خۆش کاک محەممەد ماخۆمەزنی ماخۆمەزن لە کاک شەهرام لە سلێمانی کاک شەهرام بەڵێ جان باشی جانی من خوا لێ ڕازی بێت دەستی تۆش خۆش بێ بۆ پەیوەندێکە چاوەک برابەرێکم بەسەر ئەم مەسلەی مزگەوت یاخستیان بەڵێ کاکە وەڵاهی مەلاکەریشمان ڕاستە ئەگەر ڕاستەکەن با هەمویان بەیەکەوە هەموو کەس لە مزگەوتا بندرێ شەیدیان بە شەیدیش بۆیە نووسێت و شەید دەبێت دەچێتە باشتەوە ئەگەر ڕاستەکەن با هەمومان بەیەکەوە دەرگای مزگەوتەکان بکەینەوە خۆمان زاو کاتە بزانین چی ئاسایی چێ بەخیرەتە بێت مزگەوت داخەدەن بەس ئێمە خۆمان ڕاست ناکەین دەرگای مزگەوتەکان قوفلیان لیاوە ئێمە ڕێ ڕستی کردین لە فەیسبوکیانی لەڵێت ئەوە دەرگای مزگەوتەکانمانە قوفلی دێتە ئێکاکە برا بە ڕێزەکەم ئەمە خۆمان واکەین لە خۆمانم حکومەتەوامان لێکا بەس زەرد و سەڵ و شیر و دار و بەردەوە بۆ ئاکەین لە خۆمان یعنی مەلحەخانەیە کە دانەخراوە کافتریایە دانەخراوە مۆڵە دانەخراوە ئەفسەرە دانەخراوە بازارە دانەخراوە بۆ هەر لاودی لە ئەدەم مزگەوتە لە کاتی کشادەیە خەنەزان نزیکەبینەوە لە مانگی ڕەمەزان بەڵێ بۆ قبوڵی کەین کاکەی قبوڵی کرد دێمە عاشیمان قبوڵ کرد دێم وچەیڵات دار و بەتما قبوڵ کرد ڕزیدی و سەلیدی و دار و بەتما قبوڵ کرد دەیکە میلەتی بود ئەگەر بەخیرەکرد ئەمە قبوڵ با ئەمە قبوڵ وەکرد دەستی هەڵوانمان قبوڵ کرد لە مامۆسایان قبوڵمان کرد کاکە هاتن لە ماڵ و دەریا کردی قبوڵمان کرد قبوڵی مەکەن ئەمە ماڵی خوایە دەبار لەسەرەمە بکوژین لەسەرەمە شەیدی تا بکوژین دەستی خۆش بێکاو شارام گیان پەیامەکەت گەیشت چاوە ڕاستەکەم مەمنونی تۆم و سپاس بۆ پەیوەندەکەت دایکی گەشتبین کۆتا پەیوەندیە لە بەردەڕەشەوە دایکی گەشتبین السلام عليكم وعليكي السلام ورحمة الله وبركاته باش كاك محمد بريق خوا لێ ڕازی بێ سپاسە دەکەم ئێوە باشن دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم کاک محمد وەڵا سپاسە دەکەم دەستخۆشی بۆ جەنابەت بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەمان بەڕاستی تەوەرێکی هزار جوانەکەم بژاردووە زۆر مەمنونم ئیشەڵڵا هیوادارین خزمەت بە خەڵکو و بە ئاینی پیرۆزمان بکە ئیشەڵڵا بە داخستنی مزگەوتەکان حەیز بۆ حکومەتە ئەگەر نەخۆشی کۆرۆنا بە مزگەوتەکان بەلا دەبێتەوە با خەڵکی کوردستان هەموو توش بن بەڵێ لەگەڵ شوێنانە دایەخنەوەنی شەوانیانەکانی شەوان ئەوانە دابێخن باشترە بە مزگەوت بەڵێ دەست و چاوت خۆش بە دایکی گەشتبین داوا لە حکومەتی کوردستان دەکەم بەم ڕەمەزانە پیرۆزە دەرگای مزگەوتەکان وەڵا بکاتەوە ئینشاءڵڵا دەکرێت ئینشاءڵڵا زۆر سپاس زۆر سپاس بۆ بەشداریکردنت خوا لێ ڕازی بێ دەست و چاوت خۆش بێ کاک ئیلیاس محەممەد نووسێتی پاکترین شوێن مزگەوتەکانن پیسترین شوێن بازاڕەکانن بۆیە دەڵێم شوێنە پیسەکان داخەن نەک شوێنە پاکەکان ئالان داناڵێ هاوڵاتیان دەبێت بێدەنگ نەبن قەیران دوای قەیران ئێستا داخستی مزگەوتەکان بەڵام کڵێسەکان دەبێت بکرێتەوە کە تاوانی ئەوانەیە بەوازە باقیەکەی بێنین ئیلهام محەممەد نووسێتی داخستی مزگەوتەکان پلان بۆ داڕێژراو بوو جگە لەوەش بەرپرس و کاربەدەستانی ئەم هەرێمە هەمیشە دژی ئیسلام و موسڵمانان بوون پێویستە خەڵک بە ئاگا بێتەوە سوهەیب کاک سوهەیب دوێنێ شەو کڵێسەکان زۆر بە ئاسایی جەژن و یادی خۆیان کردەوە میلەتێک تەنها بە زمان موسڵمان بێت چاوەڕێی چیان لێ دەکرێت چەند جارێک کۆمنتەکەی دووبارە کردوتەوە سپاست دەکەم کاک سوهەیب ڕەشید عەبدولقادر سەید ڕەشید نووسیوێتی دڵنیا بە دواتیریان وەشاند بە داخستنی مزگەوتەکان
چون دواتیری سەددام کیمیاوی ئەمفال بوو مەرجی خۆیان نزیک کردەوە لە جیاتی خۆ ماڵەکەی ئینشاءڵڵا. ناصر حوسین سعید سپاس بۆ کۆمنتەکەت. نووسێتی باشترین پێشنیان لە هەڵبژاردننی داهاتوو خەڵک دەنگ بدات کە مزگەوتەکان بکرێتەوە دەستی لایەنێکی ئیسلامی نەک ئەلمانی بکرێتەوە دەستی لایەنێکی ئیسلامی نەک ئەلمانی. ئەم مەسەلەیەش لەلایەن ئیسلامیەکانیشەوە گەورە بکرێت و قسەی لەسەر بکرێت و ڕاپرسی لە خەڵک وەرگرن. دەست خۆش کاک ناسر. گوڵخانم نووسێتی کە باسی مزگەوت و خوێندن نەکرێت کۆرۆنا بوونی هەیە بۆ نەورۆز کۆرۆنا نەبوو ئامانجیان ئەوەیە ئاین و پەروەردە فەشەل پێبێنن لەم وڵاتە. کاک حەسەن ئەحمەد نووسێتی خوای گەورە ئاگای لە هەموو شتێکە ڤایرۆسەکە هەر لای خواوەیە خۆمان بپارێزین. شەهەد محەممەد سپاس بۆ بەشداری جەنابەت. وڵا هەر بە سەریعی بازیان سوارە سپاس بۆ تۆ. کاشماخان سپاس بۆ تۆ. حەبیب سپاس بۆ جەنابەت حەبیب محەممەد. ئەحمەد سورتی کاک مەسرور عوبێت. سپاسی یەک بێکتانەکەم کاک یوسف ڕەوەند ئەوە لامبرد ببورن کاتمان نەما. سپاس بۆ یەک بێکی ئەوەی بەڕێز و خۆشەویست بۆ بەشداریکردنتان. هەمیشە با بەرنامەکانمان گەرم و گوڕ بێ لای خۆتانەوە شەیریکەن لایکیکەن بڵاویکەنەوە کۆمنت بنووسن بۆ ئەوەی زۆرترین کەس ئەمە ببینێ بەڵکو ئەوانەی کە هەستیان نییە و هەست و سۆز و عاتیفیان بەرامبەر بە مزگەوتەکان نییە سۆزیان بجوڵێت و بڕیاری داخستنی مزگەوتەکان کۆتایی پێبێنن. ئێمە بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزانە چین. خی گەورە ئینشەڵڵا لە هەموو لایەک ڕازی بێ گەردمان ئازاکەن سەرمانێشانن لە دوای خێر بێ بەشمان مەکەن. سپاس بۆ هەموو هاوکارانم تا هەڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم. ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.